بەهار و جەژن ئاوێتەی یەکدی بوونە، هاوڵاتیانیش لە نێوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان بۆ بەسەربردنی پشوو بە خێزانی ڕوو لە دەشت و دەر و سەیرانگاکانی قەزای ڕەواندووز دەکەن. لە خەلیفانەوەتی خۆمان و خێزانەکەمان بڕاتین ئێرە هەر دەڤەر و شوێن خۆمانە. سپاس بۆخوا خەڵک لە شوێن زۆر دوورەوە دێ بۆ ئێرە، شوێنێکی تابڵی خۆش و گەشتیاریە. ئەوش ینی ومە زیاتر خۆشحاڵم کە خەڵکانێکی زۆر ڕوو لە ئەو دەڤەرە خۆش و هاوینە هەوارەکە. ڕەمەزانێکی خۆشیش بوو، بەڵام خۆتەزان لەبەر ئەو بۆنێکی ئاینە ناتوانێت و لەناو ڕەمەزانە بێتە دەرەوە و دانیشی و ئەو خواردن و زیافەتانە هەیە لەو کاتەی سەفرە و سیاحەتەکرێت لە ڕەمەزانە ناکرێت. بەڵام بڕاتین وەکو قەرەبوو قەرەبی بکەینەوە. وەڵی لە بەرمانج ڕەمەزانی زۆر پێ نەکرا بینە دەرێ ئەو جلوی ئەوڕۆ پێمان باش بوو هەموو بە حائیلە بە ماری مام و ماری ئامۆزا و باب موان هەمومان پێکەوە بینە دەرێ و هەوایەکی خۆش وەرگرین و جەوەک بگۆڕین. سروشتی کوردستان پڕیەتی لە جوانی، هەر شوێنێک لە وەرزی بەهار بۆی بچیت سەیرانگایە و زۆری بارانبارینی شوای کردووە ئەمساڵ زۆرێک لە کانیاوەکان بژێنەوە و چێو و دۆڵەکان پڕ بوونە لە ئاو. ئەمساڵەکە هەم جەژن هات و هەم نەورۆز یعنی پێکەوە هات لەگە خانەوادەکەی خۆن هاتینە دەرەوە لە گەشتە چ خۆش گەشتە چی بکەین لە دەڤەری بێریوان سنووری قەزای ڕەواندووس. الحەمدوللا جەوەکی زۆر خۆشە و جنگەکی جوانە و دەستخۆشیش لە ئێواکەم و خێنی سەرچاوە. گەشت و سەیران ئەو سارە بە حوکمی ڕەمەزانی تاخیر بوو، بەڵام هێشتا هەر بوارە و بێرۆیاش سەیرانگایەکی زۆر خۆشە، بە تایبەتی لە بەهاران خەرک زۆر ڕوو لێ دەکا. داواش لەو خەرکەیەکەین پاک و خاوێنی سەیرانگەکە بپارێزی. بە بۆنەی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە گەشتیارێکی زۆر ڕووی لە ئیدارەی سۆران کردووە. بەپێی ئامارەکانی گەشت و گوزاری سۆران نزیک 50,000 گەشتیار و سەردانیکار لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سەیرانگای بێرۆیان لە قەزای ڕەواندووز.